هۆکاری بێدەنگەکە گەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە تا ئێستا بەڕاستی بە عەقڵێتی حەزبی بیرەکەین و نەک بە عەقڵەتی نەتەوەیی. ئێمە پێویستمان بە عەقڵەتی نەتەوەییە، یعنی ئەمە ئەکرێت حەزب وەسیلەیەک بێ بۆ خزمەتکردنی نەتەوەکەمان، نەک حەزب بکەینە بەداخەوە. یعنی ئێمە من ناوم ناوە کۆیلەی مۆدێرن، یعنی کۆیلەی مۆدێرن جیاوازە، ئێمە بەداخەوە جیلێکمان پەروەردە کردو کۆیلەی مۆدێرن. کۆیلەی مۆدێرن بۆ مانای من باسێکم لە ڕابردوو، یعنی خەڵک بە بێویستی خۆی بوو بە کۆیلە، بە زۆرە کرایە کۆیلە، بەڵام ئێستا خەڵک بەویستی خۆی بە ڕەزامەندی خۆی ئەبێ بە کۆیلەی مۆدێرن، ئەبێ بە کۆیلەی حەزب، ئەبێ کۆیلەی سەرکردا. ئەمە نەتیجەکەی چییە گەێنە؟ نەتیجەی کە تۆ کۆدەنگین نەبوو، کە تۆ مەسەلەن وەکو نەتەوە بیر نەکردەوە، دایمە تۆ لە بەرژەوەندی حزبەکەی خۆتا بیرەکەیتەوە، ئەوەی لەسەروی تۆ حزبەکەت چی لە بەرژەوەندی بوو، شۆڕی کردەوە بۆ ئەندامەکانی بخوارەوە هەمووی وەک یەک بیرەکاتەوە. ئەمە کۆمەڵگایەکی سەقەت دروست دەکات بەداخەوە. یعنی من ئێستا بتم تابعی ئەو داگیرکاریانەی تورکیا بکەم کە بۆ مەتینە و شوێنەکانی تکردوێتیەوەوانە، ئەبێ بڕۆم لە ڕێگای میدیای بەریتانیەوە، لە ڕێگای میدیا جیهانیەکانەوە سەیری کەم، نەک لە ڕێگای میدیای کوردیەوە. بەداخەوە کە میدیا لە هەموو دنیای بەدەسەڵاتی چوارەم ناسێنراوە، لە هەرێمی کوردستان ئێمە میدیا بەس دەسەڵاتی چوارەم نییە بەداخەوە. یعنی ئێستا میدیای کوردی خەسێنراوە لە ئێستاە، یعنی پێویستە میدیای کوردی بەخۆیان بچێتەوە، بەهۆشی خۆی بێنیتەوە، بڵێ تۆ بێ میدیاکارێکی پیشەمەند بیت، نەک میدیاکارێکە کە کۆیلەی حەزبی، نەک میدیاکارێک بێت میدیایەک بی لە بەرژەوەندی حزبەکەت قسە بکەیت. وەکارێک تیشەگەڕێتەوە بۆەوەی کە ئێمە میدیایەکی نیشتیمانیمان نییە بەداخەوە. یعنی ئێمە ئەو میدیانی کە هەمانە یا میدیای زەردە، یا میدیای سەوزە، یا میدیای شینە، یا میدیای نیلیە، میدیاکانمان ڕەنگدارن، یعنی بەداخەوە. ئێمە گەر میدیای نیشتیمانیمان هەبووە ئاگامان لە هەموو ئەمەم نەهامەتیانە بوو کە بەسەر گەلی کووردا هات، ئاگامان لەوا بوو. یعنی تۆ گەرسەی کەیت بزوتنەوەی حەماس لەگەڵ ئیسرائیل لە جەنگا بوو، یاوەی کە ئیسرائیل بەرامبەر مسلمانەکانی ناو مزگەوتی ئەقسا کردی، هەموو دنیا و ڕژنەر لە ڕێگای میدیا عەرەبیەوە، ولا تەنانەت بەشە لە میدیا کوردیەکانیش کە ئیشانە سەرە کردوانە. یعنی ئایا کورد شایستەی ئەوە نییە کە تۆ ئەم زوڵمەی کە لێکرێت، ئەو داگیرکاریەک کێکرێتە سەری کە چەکی قەدەغەکراوە بەکارەهێنرێت بۆ گیانی کورد؟ ئایا ئەمە هی ئەوە نی بیگەینی بە دنیا؟ یعنی بەداخەوە من کورد نەتەوەی کورد قەرزاری کامێرایە، یعنی ئەوە کامێرایە کۆڕە و نەهامەتیەکانی گەلی کوردی گیان و بەجییان وە، هەر لە ڕێگەی کامێرایشەوە واکرد ئەم هەرێمێک کە ئێستا هەیە و تەسبیت بێت وانە ئەتوانرا ئیش لەسەر ئەوە بکرێ وردەکاری ئەو نەهامەتیانەی ئەو ناوچانێک کە ئێستا وا بۆ مانگی ئەمڕۆ مانگێکە کە بەداخەوە کە دووەم هێزی ناتۆ زلهێسترین هێزی گیانەکە، کە دووەم هێزی ناتۆیە کە هجومی هێناوە بەسەر خاکی کوردستان، کە لە ناو خاکی هەرێمی کوردستانایە. ئایا ئەم بێدەنگی کە هەیە چییە؟ یعنی بەداخەوە ئێمە ئینتیمای نەتەوەیمان نەما. ڕاستی ماینی گەرانیە کە تورکیا بەرامبەر بە گەلەستەم دیدەکەمان بەکارهێنانی چەکی کیمیایی تورکیا بێ بیرێک لە ڕابردوو بکاتەوە کە بینیتی سەدام حوسێن زۆر لەو بەهێزتر بوو، زۆر لەو بەقووەتر بوو، زۆر لەو پشتیوانی زیاتری نێودەوڵەتی هەبوو کە چەکی کیمیایی بەرامبەر بە کورد بەکارهێنا ئامانج و مەسیریان بەچی گەیشت. کێشەی کورد بە توندوتیژی و بێوێت کورد لە ناوبەرێ و قەزدەکەی لە ناوبەرێ ئەوە خەیاڵی هەموو داگیرکەرێک خاوە. میلەتەکەی ئێمە هەمیشە میلەتێکی زیندووە، چەکی دەستی هونەرمەند هونەرەکەیەتی، چەشی دەستی نووسەر قەڵەمەکەیەتی. ئەبێ ئەوەی کە هونەرمەندە لە ڕێی ئامێرەکەیەوە ناڕزایی دەربڕێ بەرامبەر بەو داگیرکاری تورکیا کە هەر ڕۆژی جەستەیەکی ئەم نیشتیمانە شەکەتە، ئەم نیشتیمانە ماندووی ئێمە داگیرەکە. بەڕاستی ئەم داگیرکاریە ناچێتە سەر و داواکارین لێ بیرێک لە پاشە ڕۆژی خۆیان بکەنەوە. هەمومان تێکڕا لە قەزدەکەی خۆمان نەڕوانین و هەنگاو نەنین بۆ قەزدەکەی خۆمان. ئێمە هەمیشە ئاوا لە ژێردەستە و هەمیشە داگیرکاری حکوممانەکە و بەداخەوە تا ئێستا نەمانتوانی ئەو لۆبێ پێک بێنین بۆ ئەوی کە بتوانین دۆزی ڕەوای میلەتەکەمان بگەێنین حەلکە. بەڵام ئەگەر ئێم گەڕێنەوە بۆ 150 ساڵی ڕابردوو، دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی زۆر گەورە بوو، لە چەندین وڵاتی داگیر کرد، بەڵام ئەمڕۆ
لە ناو خۆیدا کێشەی هەیە پێشەوەی کەوابیر لە داگیرکاری شوێنێکی کە بکاتەوە تا کێشەکانی ناو خۆی خۆی چارەسەر نەکاو حەلی بۆ نەدۆزێتەوە تورکیا هەمیشەنە لە ڕووی ئابوووریەوە نە لە ڕووی سیاسیەوە هیچ سەقامگیریەک بەخۆیەوە نابینێ تیرۆریست بەکاردێنێ بەڵام ئەمە ئەم وشەیە کۆنە لە چەندێکەوە بەکارێناوە نەیتوانی بەکە ڕێی نێودەوڵەتی لەسەر ئەو وشەیە بەدەست بێنێ بەڵام وەکو وتمانە بێ بیر لە چارەسەرێکی ئاشتیانە بکرێتەوە بۆ ئەم کێشانە چیتر بە ڕێگای خوێن و کوشتار چیتر لەوە زیاتر خەڵ نەکوژێت.